پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی منداڵەکانتان فێرە مەلەوانی بکەن. وڵی بینەرانی 960 سلااو دوانی بێتۆم کاتتان باش ئەمڕۆ لای کاپتن توانە نامیقین ناسراوە بە بۆرەکۆیی یەکێکە لەو مەلەوانانەی کە چەندان زۆری مەلەوانی جیاواز و سەرکێشی لەگەڵ ئاودا ئەنجام دەدات و پێی وایە کەم کەس هەن بتوانن ئەم جۆرە مەلەوانی و ئەم جۆرە سەرکێشانە ئەنجام دەن. دەربارەی ئەم پرسە و بابەتی مەلەوانی لەگەڵ کاپتن خۆیان قسە دەکەین. سڵاو دەبێت کاپتن. سڵاو بەخێر بێن، زۆر سپاس. بەخێر بێن سەرچاوان. کاپتن ژیان تایبەت یەک دوو ڤیدیۆ بەم دوایەت بڵاو بووە کە مەلەوانی دەکرد لە دۆکان دەنگدانەوەشی باشی بەخۆی بین. ئەمە چ جۆرە مەلەوانی کە چۆن دەتوانیت ئەنجام بدەیت؟ ئەو مەلەوانە لە بۆ کەسی مەلەوان زۆر ئاساییە، بەڵام ئەگەر کەسێک مەلەی نەزانی لۆی زۆر قورسە و ئەو شێوازەی کە دەستەکەت ڕادەگری دەستەکەت دەجولێنی ئەو هەر هەموو کەسێک دەیزانی ئەگەر مەلەی ڕێی قانونی بزانی ئەوەیە جیاوازی دروست دەکا ئەوەی کە ئەکادیمی مەلەوانی بکە یان عەشایری مەلەوانی بکە. بە حوکمیەوەی لە کوردستان ئاوی زۆرمان هەیە، خەڵکەکە زۆر فێرە مەلە بووە بە عەشایری لێ ئەو شێوازەی پێ زۆر سەیرە، ئەگەنا هیچ شتێکی وا نابینم کە زۆر قورسبی لۆ کەسێکی ئەکادیمی. کاپتن ئەو مەلەوانیانە یاخود زۆر سەرکێشی دەکەیت لەگەڵ ئاودا دەمەتر دەستە قوڵای ئاو یاخود بابەتی تر ئەمە هیچ مەترسێک لەسەر ژیانە دروست ناکات؟ نائاساییە، دیسان دەگەڕێمە لۆ هەمان خاڵ ئەگەر کەسێک بە ئەکادمی بیکە دەتوانی هەردوو مەتر جارێک وا لە خۆی بکە کە هەوا لە لوتی بکە و زەخت لە جێ بکە بۆی پەردەکانی ژێ نەتەقی زۆر بستە ژێر ئەم دەتوان تا 20 مەتریش بڕۆمە ژێر ئەو زۆر ئاسایی. کاپتن چەند دەتوانیت مەلەوانی بکەیت لە ئاوێکدا نمونە بمێنێتەوە مەلە بکەیت بە بەردەوامی؟ لە ڕۆشتن ئەتا 50 کیلۆمەتر دەتوانم مەلەوانی بکەم، لە مانۆژ دەتوانم بە ڕۆژ مەلەوانی بکەم 6 بەیانە تا 6 ئێوارە یان 6 ئێوارە تا 6 بەیان. بەڵێ. ئەی چەند دەتوانیت لە ژێر ئاودا ببینیتەوە؟ ژێر ئاو سیستەمەکی جیاوازە، پەیوەندی بە مەلەوانەوەدا نیە، پەیوەندی بە سێکانەوەدایە. ئەو کەسێک کە زۆر مەلەوانی دەکا سێکانی گەورە دەبی توانای مانەوەی دەبی و ئەگەر بمەوێ دەورەی بکەم یان بتوڵەکی بکەم زۆر ببینەوە پێویستە و بەلای کەم پێویست بە مانگێک دەبی ڕۆژانە بەس بچێ بناوەتە سێکان گەورەبی لە ئێستادا تا 2 دقە 3 دقە دەتوانم. کاپتن ئەو سەرکێشیان خود ئەو بابەتانێک کە وڵاوی دەکەتەوە لە ڕێگای تیکتۆک ئامانج لێ چییە یاخود سۆشیال میدیاکان بەگشتی؟ ئامانجی من هیچ شتێکی وانە کۆکردنەوەی پارە بیان ڕکلامکردنی بی لە خۆم هەموو عالم دەزانی بەتەل عراقمە بەتەل کوردستانمە لە مەلەوانی بەشداری چەند پاڵاواتیم کردێەوە چەند شادی مەلەوانیم هەیە لە دەرێ و لە ناوەخۆ. ئامانجی من ئەوەیە کەسێک ئەگەر مەلەوان بی هیچ ئاوەک ناتوانی بیڕوخێنی، هەموو کەس پێویستە مەلە بزانێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی منداڵەکانتان فێرە مەلەوانی بکەن. پێویستە هەموو کەسێک مەلەوانی بزانێ. ئەمە ساڵانە لە هەرێمی کوردستان زۆر کەس دەخنچێ بەهۆی ئەوەی کێ مەلەی نازانێت. باشە کاپتن جیاوازی مەلەوانی لە مەزباح لەگەڵ لە مەلەوانگە لەگەڵ ئاوی ڕووباروزەیەکان چییە؟ بەنسبەتە من هیچ جیاوازەشی نییە. بە زۆر ئاومان هەیە، جارشکەش باسم کردیە ئاوی ڕۆیشت و ڕاوەستانمان هەیە، ئاوی قوڵ و تەنکمان هەیە، ئاوی ساردوگەرمان هەیە، ئاوی شیرن و سوورمان هەیە، ئاوی ینی پیس و خاوێنمان هەیە. ئەگەر کەسێک ئەکادیمی مەلەوانی کرد یاسایەکانی سیباحی زانی دەتوانانی لە هەر جۆر مەلەوانی چێشەی بۆ دروست نەبی.